بەناوی خی گەورە سلااوان لەبێت بەڕێزان ئەمڕۆ ئەنجومنی مامۆسانی ناڕازی کۆبوونەوە ئەمڕۆ لە شاری سلێمانی هەرێک لە ئەنجومنی مامۆسانی ناڕازی لە شاری سلێمانی و هەڵابجە و گەرمیان و ڕاپەڕین لە بارەی پرسی بایکۆت کۆبوونەوە بەڵام هیچ بڕیارێکی یەک لە کەرەوەیان سەبارەت بە شکاندنی بایکۆت نەدا بە میوانداری ڕێک لە بەڕێزان ڕێبوار محەممەد ئەندامی ئەنجومنی مامۆسانی ناڕازی و هەروە نەوشیروان حەمەغەریب کارگەری لەقی سلێمانی یەکێتی مامۆسایان لە ئەستۆدیۆی سەرکی هەروە لە هەولێرەوە ئەمیر ئەحمەد سەرۆکی ئەنجومنی مامۆسایانی پێشەنگ تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان مامۆستەرە بوارەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەمڕۆ ئێوە ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی لە سلێمانی کۆبوونەوە و ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی لە شار و شارۆچکانی دیکەش بەشدار بوون بۆچی کۆبوونەوە چه بڕیارێکی تیا درا؟ بەڵێ ئێمە سەرەتا بەناوی خوا سوپاس بۆ ئەم دەرفەتە ئێمە ئەمڕۆ لەگەڵ ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی سلێمانی لەگەڵ سەرجەم شار و شارۆچکەکان و لە هەڵەبجە و دەڤەری گەرمیان و ڕاپەڕین کۆبووینەوە و لەگەڵ نوێنەری ناڕازیەکانی ئەو دەڤەرانە کۆبووینەوە بۆی کە بگەینە پاچێژێکی هاوبەش بۆی کە بتوانین لەم ڕێگەیەوە فشارەکانمان زیاد بکەین و تا ئێستا کە چەکی ئێمە چەکی بایکۆت بووە و ئەو وەسیلەی کە ئێمە بەکارمان هێنا وەسیلەی بایکۆت بکە بۆ بتوانین کە جۆری فشارەکانمان لەسەر دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بگۆڕین و لەو پاچێژەشدا بگەینە ڕێگە چارەیەک بۆی کە بە شێوەیەک لە شێوەکان هەم ڕێگە چارەیەک بدۆزینەوە بۆم دۆخە چەق بەستووە و هەم ئەوەی کە بتوانین فشارەکانیشمان بەردەوام بکەین تاوەکو بگەین بە مافەکانمان. زۆر باش ئێستا لە سنووری سلێمانی و هەڵەبجێرەکانی ڕاپەڕین و گەرمیانش زۆرینەی مامۆستایان لە بایکۆتدان یاخود زۆرینە دەستیان کردوتەوە بە خوێندن خۆی بەنسبەت ئەو داتایەوە کە جەناب بدرێتەوە من پێم وابێ ئەوە گرنگ نییە کە زۆرینە دەستی کردووە بەدەوام یا زۆرینە دەستی کرد یا زۆرینە لە بایکۆتایە گرنگ ئەوەیە کە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە چه ئاستێکدایە بە چن میکانیزمێک ڕوا ئێمە ئەگەر سیر بکەین چ لە سلێمانی لە هەڵەبجە لە گەرمیان و ڕاپەڕین پرۆسەی پەروەردە و فێرکردن نەکەوتۆتەوە سەرپێی خۆی چونکە کاتێکەکەوێتەوە سەرپێی خۆی کە سەرجەم مامۆستاکان لە خوێندنگا ئامادە بن سەرجەم خوێندکارەکان لە خوێندنگا ئامادە بن و بەشی پێویست پرۆگرامەکانیان بخوێنن و ساڵنامەیەکی دیاریکراو هەبێ کە بەپێی ئەو ساڵنامەیە بتوانن لەو ساڵەدا پرۆگرامی تەواو
خوێندکارەکان وەریگرن مامۆساکان بیبەخشن تاوەکو بتوان لە دەرەنجامە ساڵێکی سەرکەوتو تێپەڕن بەڵام ئەمەی کە ئێستا من باسم کرد لە سلێمانی و هەڵەبجە و لە گەرمیان و ڕاپەڕینی ژەمە نابینرێت بۆ لەبەر ئەوەی بایکۆتکردن لەلایەن مامۆساوە ئەگەر لە قوتابخانەیەکیشدا چەند مامۆستایەک نەچوو بێتەوە ئەمە کاریگەری هەم دەرونی و هەم کاریگەری باشە بەڵام ئێستا کامیان زۆرینن لەوانی کە چوونەتەوە یاخود ئەوانەی بپێ و ئەم زانیاری و ئەمە ناو سلێمانیە دەرەوەی گشتی بە شێوەیەکی گشتی ئەوەی کە نەڕۆشتەوە زۆرینن ئەوەی کە نەچۆتەوە ناوەندەکانی خوێندن زۆرینن چکە ئێمە ئەگەرسەیر بکەین چ لە ناو سلێمانی لە ناو هەڵەبجە و زۆرێک لە شوێنەکانی تر بە تەواوەتی دەوامیان نەکردووە هەتاوەکو ئێستا ئەو فۆرمێک کە بۆ مامۆسا هاتەبوو کە بەداخەوە فۆرمێکی سپی بوو کە تایمە بەس لە فشار بوو لە هەندێک دەڤەر هەر سووتاندویانەوە هەر مدیری مەکتەبەکان مامۆسایان سووتاندویانە بە هیچ ئێمە وەکو مامۆسایانی ناڕازی ئێمە هیچ ئیمزامان نەکردووە لەبەرەوەی ئێمە هیچ کادامادە نەبووین وەرەقەی سپی ئیمزا بکەین کاتێک ئێمە وەرەقەیەکی ئیمزاکەین کە ناوەڕۆکەکەیمان خوێندبێتەوە ئەگەر ناوەڕۆکەکەیمان نەخوێندبێتەوە لەما بێەوە شتێکی باش نییە کە وەرەقەی سپی ئیمزا بکەین بەڵێ سوپاس دەکەم مامۆستاگەر بێمە لای بەڕستان ئێوەکو یەکێتی مامۆستایان لقی سلێمانی هیچ پرۆژێکی تازتان هەیە بۆ مەسلەی دەستپێکردنەوەی داوامی خوێندن و بۆ مەسلەی جێبەجێکردنی داواکاری مامۆسایان سوپاسانەکەم وەکو لقی سلێمانی بڵێن تایبەت بە لقی سلێمانی نەخێر هیچ پرۆژێکی تایبەت نییە بەڵام ئێمە وەکو لیستی هاوبەش بە هاوکاری هەم مامۆسایانی ناڕازی و هەموو گروپ و دەستە و گروپەکانی تر کە داکۆکی لە مافی مامۆسایانەکەن لەگەڵ ئەوانە ئێمە هاوبەشین لە زۆر پرۆژەیە و کاریشمان هاوبەشە و ئێستاژە و پرۆژەی کە ئەکرێ و بڕیارە ئەگەر ئیشی لە داهاتوایشی لەسەر بکرێ پرۆژێکی هاوبەشە کە ئێمە شتیایە بەشدارین بەڵام وەکو لقی سلێمانی چی لە خۆ دەگرێیانی وەڵا ئەوە لەوانەیە لە چەند ڕۆژی ئایندە تەواو ڕوون بێتەوە چی لێ خۆ دەگرێت لەوانەیە هەروانە بێت کە لە دەستگا ڕاگەاندنەکانەوە باز دەکرێت بەڵام وەکو لقی سلێمانی بڵێ پرۆژەی خۆی هەبێت نیەتی بەداخەوە ئەوەی ئێستا کە سێ مانگە چۆن وەکو لقێک دەبێت پرۆژەتان نەبێ کە زۆرتی بایکۆت لەم سنوورەی ئێوەدایە پرۆژەی ئێمە وەکو لیستی هاوبەش هەمانە بەڵام وەکو لقی سلێمانی هەمانە بڵێ پرۆژەی خۆمان هەیە و لای خۆشمان گەڵاڵە کراوە وەکوتم لەوانەیە لەو پرۆژەیە کە لە هەموو دەستە و گروپەکانی ترەوە پێشکەشەکرێت ئەوانەی ئێمە شیتیاز جێگا کرابێتەوانێ بەڵام وەکو لقی سلێمانی کاڵێم نیەتی بەداخەوە لقی سلێمانی لە ماوەی ئەم بایکۆتەیە شێوە سڕبوونێکی وەکو یەکێتی مامۆسایان بەخۆی و بینیوە ئەوەی ماوەتەوە لیستەکانن کە هەنێ لیست دەوامیان کردوتەوە هەنێ لیستیش بەردەوامن لە لێرەشەوە ئەوەی کێسا باستان کرد کە سکرتارێتی یەکێتی مامۆسایان بەداخەوە کە ئەڵێ پرۆژیان هەیە خۆی کێشەکەی ئەمە لێوە دەست پێکە کە سکرتاریەت لقەکانی سەرپشک کرد کە خۆیان چارەنووسی خۆیان دیاری بکەن بەڵام بەداخەوە کە یێتە سەر پرۆژە ئێساوی ئێمە ئاگاداری ئەو پرۆژێنین کە ئەوانەیکەن کە لە کاتێکە ئەبوایە لێرە بە هاوکاری ئێمە پرۆژانە سەربخرای و ئیشی لە سەرکرایەت چکە ئێمە لە ناو ئەم ناوچەیەین لە ناوچەی بایکۆتای نەگەوانی سکرتیارەت بەداخەوە ئەمەش کێشەیەکی ترەکە سکرتارێت بەس مامۆستای وەکو لقی سلێمانی بۆنە لیستەکانی مەسەلەن کوردستانی بڵێن پارتی ویکێتی و کۆمەڵ و یەکگرت و گۆڕان و سربەخۆش ئێوەکو سربەخۆ یعنی ئێستا دابش بوون یەک ڕێیتانی لەبارەی پرۆسی خوێن لە سلێمانیەوە نەخێوەکو ڕێی ڕسمی لقی سلێمانی تا ئەم لەحزەیە بە ڕسمی ئێمە لە 25 نۆیە بەیاننامەیەکمان دەرکردی ئەعلانی بایکۆتمان کرد وەکو ڕسمی تا ئێستا بە هیچ شێوەیەک بەیاننامەیەکی تر دەرنەکراوە کە ئەو بەیاننامەیە بڵین هەڵوەشێنێتەوە یا باسی شکاندنی بایکۆت بکە ئەوەی ماوەتەوە بەڕاستی چۆن سکرتاریەت لقی سەرپشەکرد ئێمەش لە ناو نقابەڕاستی لیستەکان کەوتینەوەی کە هەر کەسە و خۆی بڕیاربات ناکاتەوەی کە ئێمە بڕیارێکی وابین لە دژی بەرژەوەندی مامۆسایان بێت سەرپشکران هەر لیستێک بۆ خۆی چێک بڕیارێگەیات هەنێ لیستمان لەوانەیە لە هەوڵەوە دەستیشیان کردبێتەوە بە دەوام و تا ماوەیەکیش هەم دیسان دەستیان کردوێتەوە بە بایکۆت و ئێساش چوونەتەوە دەوام بەڵام وەکو لیستی هاوبەش وەکو پێم ڕاگەانی تا ئێستا ئێمە بەڵێ پرۆژەکەی ئێمە خۆی لە چیا بینێتەوە ئەوەی کە گرنگە بەلای ئێمە بەڕاستی یەکەم مامۆسا دووەم خوێندکارە حساب بۆ هەردوو توێژەکە کراوە هەم مامۆسایان ئەگەر لە حاڵەتێکە بەڕاستی بەداخەوە کە ئەماڵێم ئەم بایکۆتە خەباتێکی مەدەنیە وەسیلەیەکە بۆ بەدەستێنانی مافەکانمان بەمان نەزانین کە کۆمەڵی وەسیلەی مەدەنیمان هەیە کە ئەتوانین بیگرینە بەر یەکێک لەوانە بایکۆتە
لەوانەیە بەڕێی ئێمە تا ئەم لەحزەیەش بایکۆت کاریگەری خۆی هەبێ بەڵام احتیمالە لەمە دووە ئەم وەسیلەیان ئەو کاریگەری نێمێنێ کە تۆ پێویست بێ بەردەوامبی لەسەری لەوانەیە وەسیلەیەکی تری مەدەنی بگریتە بەر کاریگەریەکەی زیاتر بێت وەکو لیستی هاوبەشتم تا ئەم لەحزەیە ئێمە لەسەرەوە ئەساسین لە حاڵەتێکی شامە گەشتوینەتەکە و قەناعەتی ئەگەر هاتوو ئەم وەسیلەیەمان کە بایکۆتە کاریگەری خۆی نەمێنێ و نەتوانێت فشار لەسەر دەسەڵات دروست بکات ئەوە ئێمە بەڕاستی ئەو پرۆژەی کە باسمان کرد بە کۆمەڵێک ئەو عودانی کە حکومە دیاوێتی و لەگەڵ کۆمەڵێ داواکاری تری جوزئی کە لە سەلاحیەتی ئەم سنوورەیە کە لە ئەو هەوڵانی خۆمان کە لەگەڵ دەستگا محەلیەکانی ئەم ناوەتوانی بڵێن حکوومەتی محبە ئەنجومەنی پارێزگا و بە پارێزگاشەوە هەوڵمان ناوە لای خۆمان ئەو شتانی کەوتم گەڵاڵە بووە و لەگەڵی شیانە غیرە مباشر قسە کراوە بەڵام ئێمە بەڕاستی ئەمانوێت چۆن لە هەوڵەوە یەکدەنگیەک دروست ببوو لە بایکۆتا لە دەستپێکردنەوەی ئەگەر هەڵپەساردن بێ یا ئەگەر بەردەوام بوون بێ ئەگەر گۆڕینی جۆری ئیشوکار و هەڵوێستەکانمان بێت بە یەکدەنگی جارێکی تر لەگەڵەوە مامۆستا بەڕێزانەیە بڕیاری لەسەر بین بەڵام ئەوەی کە پرۆژەکەی خۆمان ئێمە بتمان پرۆژەکەمان دووتەوەرە یەکیان لەسەر مامۆستا یەکیان لەسەر خوێندکار زۆر باشە دواتەگەنم وڵای هەبی بەرزستان ئەگەر بچین لە هەولێر لای مامۆستامیر مامۆستا زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەکەماندا سەبارەت بە مەسلەی وەڵام نەدانەوەی داواکاری مامۆستایان زیاتر لە 3 بۆ 4 مانگە لە سەرشەقامن هۆکاری چیە کە تاکو ئێستا وەڵام هیچ داواکاریەکی مامۆستایان نادرێتەوە بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم بۆ دامەزراندنی ئەم بەرنامەیە و بەخێراتنی میوانە بەڕێزەکانیشت دەکەم بێگومان ئەمە یەکەمیان دەتوانم بڵێم بۆ نەبوونی فەلسەفەی خوێندنە لە هەرێمی کوردستان کە هەتا ئێستا پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان فەلسەفەیەکی نییە کە چۆنیەتی بەڕێوەبردننی خوێندن لە هەرێمی کوردستان ئەمەش خەمساردی کەسانی پسپۆری ناو وەزارەتەکان بە تایبەتی وەزارەتی پەروەردە و هەروەها یەکێتی مامۆستایان ڕێکخراوەکانی مامۆستایان ئەمە دەگەیەنێت و هەروەها ئەمە بە زیاتر کە دەکەوێتەوە ئەستۆی وەزارەتی پەروەردە من دەڵێم بە تایبەتی تریش وەزیری پەروەردە کە دەکرا لە بری ئەوەی فۆرم بنێرێ بۆ مامۆستایان کە مامۆستایان کە وەکو سزادان بۆیان بەکاربێنێ دەکرا لەگەڵ مامۆستایان لەسەر شەقام وەستا بە لە خەمەکانیان لە معاناتەکانی مامۆستایانی کۆڵی باوە بزانی بە مامۆستایان بۆچی ناچنە ناوەندەکانی خوێندن کە ئەمە دیاردەیەکە پێشتر نەبووە مامۆستایان خەمخۆرانە دەوامی خۆیان کردووە خوێندنی خۆیان بەباشی بەڕێوە بردووە واتە بۆ چەند دەتوانم بڵێم بۆ کاتژمێرێکیش مامۆستایان بەگشتی خوێندنیان بەجێنێشتوە بەڵام کە تەمەشا دەکەی ئێستا بۆ ماوەی چەند مانجێک دەچێت هۆڵەکانی خوێندن بەجێهێشتراوانە بێ مامۆستایان خەمسار بن بەرامبەر خوێندنەوە خەمساردی وەزارەتە کە دەکرا ئێستا ئەگەر بێت و تەمەشا دەکەین هەتا بەرامبەر ئاژەڵان ئەگەر ئاژەڵێک لە وڵاتان تووشی کاری ساتێک بێ لێکۆڵینەوە دەکرێت لەگەڵ کەسە بەرپرسەکان لەم کارە ساتە بەڵام تەمەشا دەکەین لە هەرێمی کوردستان کە ئێمە وەزارەتێکمان هەیە تەمەشا دەکەین لەبەرەوەی فەلسەفەیەکی نییە لەبەرەوەی هەتاوەکو بڵێم شتێکی وامان نییە کە ئێمە چۆنیەتی بەڕێوەبردننی خوێندن چۆن بێ لە هەرێمی کوردستان لەبەرەوە تەمەشا دەکەین خوێندن لە کوردستان بە شێوازێکی هامیش دانراوە وەزیری بەڕێز دەکرا لەگەڵ مامۆستایان هاتبا سەرجادە بزان معاناتیان چییە ئەگەر من دەڵێم وەکو مامۆستا سەرەتا باسی ئەوەی کرد کە ئەمن لەسەر ڕێژە قسە ناکەم چەند مامۆستا لە سەدا چەندی مامۆستایان دەوام دەکاو لە سەدا چەندی دەوام ناکە من دەڵێم گرفتێک هەیە چۆنیەتی چارەسەرنی ئەو گرفتە گرنگە کە دەبواە وەزارەت لەم گرفتە بکۆڵێتەوە لە یەکێتی مامۆستایان لەو گرفتە بکۆڵێتەوە من ناڵێن چەند مامۆستا چەند قوتابخانە بە ڕێژە بیدەین ئێستا تەمەشا دەکەم کێشەکە بۆتە ئەوەی ئایا لە سەدا چەند دەوام دەکاو لە سەدا چەند یعنی کەواتە ئێستا ئێمە گرنگی من دەڵێم ئەگەر یەک مامۆستا دەوام نەکا یەک قوتابی نەچێتە قوتابخانە تۆ دەبێت کێشەیەکت هەیە گرفتێکت هەیە چۆنیەتی چارەسەرکردنی ئەو گرفتە کەواتە خەمساردی خەمخۆرانە ئەوانەی کە بە خەمخۆرمان دادنان بەڕاستی وا دەرنەچوون کە خەمخۆری مامۆستایان بن
ئەوەی مامۆستایانیش کەمترین کاردانەوەیان هەبووە تەماشا دەکەین دەست بۆ قوتی مامۆستایان براوە دەست بۆ موچەی مامۆستایان براوە دەست بۆ کەرامەتی مامۆستایان براوە ئێستا لە بری چارەسەرکردن تەماشا دەکەین لە بری ئەوەی مامۆستایان پاداش بکرێنەوە ئێستا سزا دەدرێن کەواتە من لەگەڵ ئەوە نیم من ئێستا چەندە ناڵێ مامۆستایان بایکۆتیان کردووە مامۆستایان بایکۆتیان پێکراوە دەبێ ئێمە ئەم دەستەواژەیە من دەڵێم دەبێت ڕاز بکرێتەوە ڕاگەیاندەکانیش ئەم دەستەواژەیە چیتر بەکارێن مامۆستایان ناوەندەکانی خوێندنیان بایکۆت نەکردووە ئەوە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتەکانی پەروەردەن بایکۆتیان بە مامۆستایان کردووە لەبەرەوەی عەقدێکەیە گرێبەستێکی لە مابینی مامۆستایان و وەزارەت کە تۆ بەرامبەر موچەیەک دەوامی خۆت دەکەی بەڵام تەمەشا دەکەین ئەم شایستە دارایانە نادرێتە مامۆستایان موچەی تایبەتی خۆیان نادرێتێ نەک موچەیان نادرێتێت دەست بۆ موچەی بنەڕەتی مامۆستایانیش براوە کە لە هیچ وڵاتێکی دکتاتۆریش ئەم شتە جێبەجێ نەکراوە دەست بۆ موچەی گرێبەستەکانیش براوە کە 500,000یان دەدرێتسان نیوە موچەیان دەدرێتێ 250,000یان دەدرێتێ کەواتە تەمەشا دەکەین پێشێڵی مافی مامۆستایان کراوە با ئێمە باسی ئەوە بکەین بۆچی پێشێڵی ئەو مافانە کراوە ئێمە باچیتر نەبێتە کار و کاردانەوە کە تۆ ناچی دەوا من سزات بەرامبەر بەکاردێنم وا دەکەم کە تۆ شۆک دادەی بەرامبەر من زۆر باش لایچەیە با تەسلیمی ئەو ئیرادەی و حەقە بین ئێستا من وا هەست دەکەم لەلایەن خۆمەوە حەق لە لای مامۆستایانە بەرژەوەندی حکومت لەوەدا کە بگەڕێتەوە بۆ مافەکانی مامۆستایان چیتر ئەم مافی مامۆستایان پێشێڵ نەکات چونکی دواتر ئێستا ئێمە وەکو مامۆستایان چەندە دژی بایکۆت پێکردنی خۆمانین کە بایکۆتمان پێکراوە بۆ لە دەڤەری هەولێر و دەڤەری دوهۆک وا دەزانی دەوام هەیە ئەو هەبەت بە تەواوی دەوام دەکرێت هەتا ئێستا بەس ناوی بایکۆتی لێنەهێنرا بەڵام تەمەشا دەکەین من هەردوێنێ لە قوتابیەکی پۆلی دوانزەم پرسی کە لە مەکتەبی ئێواران دەخوێنێ دەیگوتا ئێستا یەک دەرسی ئینگلیزی و بیرکاریمان نەخوێندووە کەواتە بایکۆتێکی شەرمنانە لە دەڤەری هەولێر و دوهۆکیش هەیە بەڵام ئەمەش بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەوەی هەتا ئێستا بۆچی پێشتر وەزارەت پەروەردە ڕازی نەبوو مامۆستایەک لەو ماوە دیاری کراوەی کە چەند ڕۆژێک کە بۆی دانراوە کە لە ساڵێکدا مۆڵەتی خۆی وەربگرێ بەڵام ئێستا بۆچی مامۆستایەک دەتوانێت لە 3 ڕۆژدا بە شەوانەکانی خۆی بڵێتەوە ئەگەر نەزانێ زوڵمێک لەو مامۆستایە کراوە کەواتە باچی تروانەکەین دەڤەرێک بکەینە قوربانی دەڤەرێکی تر واز لەم نەفەسە حیزبیە بێنین با بگەڕێنەوە بۆ بەرژەوەندی گشتی کە بەرژەوەندی قوتابیان و مامۆستایان بێکەوە بەستراوە من شتێکی تریش دەخەمە ڕوو ئێمە چەندە گوتم دژی بایکۆت پێکردنی ئەوەندەش دژی ئەو دەوامەین کە دەوامێکی کەم دەکرێت لە دەڤەرەکانی تر بەڵام بە نەفەسێکی حیزبیانەیە کە لەو شێوەیە دەوامکردن باچی تر قوتابیان و مامۆستایان زەرەرمەند نەبن هەردوو لایەن زەرەرمەندن بۆ مامۆستایان زەرەرمەند نین کە مامۆستا هەیە منداڵی لە قوتابخانەکان دەبێ کەواتە ئەگەر مامۆستا کە دڵیشی بە قوتابی تر نەسوێ دڵی بە منداڵەکانی خۆی دەسوێ کە هەموو مامۆستای قوتابی خزمی نزیکی هەیە لە قوتابخانەکان کەواتە باچی تر مزایدە بەسەر مامۆستایانەوە نەکرێ مامۆستایان خەمخۆر نینە بەڵێ سپاس دەکەم دواتر دەگەڕێنەوە لای بەڕێزت مامۆستای بوار سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئێستا مامۆستایان چاوێن لەوەی کە ئەو پێشنیازانە ئەو بڕیارانەی کە داوتانە کە ئاشکرای ناکەن چی لە خۆ دەگرێتەوە بڕیار لەگەڵ بەرپرسانی سلێمانی و بزانام بنیشن لەگەڵ حکوومەتیش تاوەتی بکەن بەڵێ بەدڵنیایی ئێمە ئەمڕۆ لە کۆبوونەوەکانە کە لەگەڵ سەرجەم دەڤەر و ناوچەکانە کە باسمان کردمان گەیشتینەوەی کە ئێمە سیغەیەک دابنین کۆمەڵێک پاکێژمان هەبوو ئەم کۆمەڵە پاکێژە بتوانین وەکو مامۆستای بەڕێز وتی جێ بکەینەوە لە پاکێژێکە بۆی کە هەمومان بە پاکێژێکەوە باڵین لە پاکێژێکە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەینەوە ئەو حکوومەتێک کە بەرپرسە لە بڕینی قوتی خەڵکە بەرپرسە لەو هەموو نەهامەتی بەسەر خەڵکیت چونکە بەڕاستی من ئەگەر بمێ پێناسەیە بۆ حکوومەت بکەمە ئەگەر ئیجازەم بیت تۆزە لە تەوەرەکە دەرچم ئەمە نە حکوومەتە نەدەسەڵاتە ئەگەر حکوومەتە ئەبوایە حکوومەتێکی هەبوایە بۆ بەڕێوەبردننی کارەکە
کارەکانی باشەی ئەگەر دەسەڵاتیشە باید دەسەڵاتی هەبووە بەسەر کێشەکانە ئێمە کەسێ دەکەین ئەم حکوومەتەکە کە لەم وڵاتەیە هەیە حیزبەکان دانیشتون نەیدۆشن کەواتە حکوومەتێکی بێدەسەڵاتە لە بەرامبەری حیزبە ئەمە حیزبەکانە نەهامەتی و نەکبەتیان بەسەر ئەم حکوومەتەیە هێنا بۆچی دەیدۆشتنین لە چ ڕۆیەک لەو ڕۆی دۆژنەوە تا هەموو حیزبەکان پشتیان هەیە هەموو حیزبەکان بە شێوەیەک لە شێوەکان بوونەتە بارگرانی کۆمپانیای حیزبە حیزبە نەخێر هەمویان نا بە دیاریکراوی خۆی دیارە هیچێوی چێ نییە بەڵێ بە دیاریکراوی ئەتوانین بڵێن پشکی سەرەکی بەر پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێت کە بەداخەوە چەند وەختە لێرە ئەم هەموو خۆپێشاندان و ئەم هەموو بایکۆت و ئەوەتە مەترسی لەسەر ساڵێکی خوێندکارەیە کە تا ئیستا جارێک لە جارەکان باسی نەکردو بڵێ من شەریکی ئەم حکوومەتەم من بەشێکم لەم حکوومەتە زۆرینەیەکم لەم حکوومەتە بەرەکەوێت با بێن وەڵامی داواکاریەکانی مامۆستا بکەم بە مەرج لەگەڵ بۆ دانیشتەکانم لەگەڵ لایەنەکانی ترە بەم شێوەیە هەستاون با بڵێن چیان کرد ئەویان کرد کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەستی لە کارکێشایەوە کە من تێبینیم لەسەر ئەوەش هەیە دەست لە کارکێشانەوەکەی بۆ چوونەوە سەرکارەکەی بۆ دیارە من ئەمەم بە بڕوای خۆمە هیچ ڕەتی بە ئەنجومەنەکەەوە نییە من تەسەورەمەکەرەوە دەست لە کارکێشانوێ یەکەم ڕۆژوتم قبول ناکرێت بەچی ئەم قبول ناکرێت منمە بە فێڵێکم زانی کە لە مامۆستا بکرێ بۆی کە تربیەکان و ئیشرافەکان و ئەو شوێنانەی کە لایەنی معنین بە مامۆساوە دەست بەکار بن بتوان ئەو فشارە بکەن کە لە ڕێی وەرەقەیەکی سپی و مامۆستا بژێڕنەوە بەبێ ئەوەی هیچ کام لە داواکاریەکانی بۆ جێبەجێکن بۆ ناوەندەکانی خوێندن کە بە خۆشحاڵی و بەشێکی زۆر کەمی مامۆستا ڕۆیشتۆتەوە ئەویش ئەوە لە ترسانیە فشارەکان بە قووەتە ئەوانە کۆیلەنین بەڵکو لە خەمان چکە ئەوان یەکێک لە سیناریۆکانی کە بەرامبەر بە مامۆسایانی ناڕازیەکرا ئەو لە ڕێی چەندین پەیج و ئەکاونتی بێدایک و باوکەوە لە فەیسبووکە قسە بە مامۆسایانەوەترا کە دڵنیام ئەوە دەستی دەسەڵاتەکە خۆی بوو ئەوە ئێمە نین ئێمە پەیامی ئێمە پەیامێکی مامۆستایانە بوو پەیامێکی پەروەردەیانە بوو ئەمڕۆ لە کاتی کۆبوونەوەکانمانە ویستمان ئەم پاکێجانە بکەین بەیەک لە ئەنجامە گەیشتینەوەی کە بە هەمومان پاکێجێکمان هەبێ ئەم پاکێجە پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە ئەگەری جێبەجێکردنیا ئەوە سەرسەر و سەرچاو ئێمەش خۆشحاڵین و ئامادەیمانتیایە کە قەرەبووی خوێندکارەکانیش بکەینەوە چکە ڕەنگەوە لە زمنی کارەکانی ئێمە بێت لە پاکێجەکانیشمانە هەبێ کە قەرەبووی خوێندکاران بکەینەوە ئەگەر نەگەیشتینە ڕێکەوتنێک و جێبەجێ نەکرا داواکانمان هەتا و سەقفە زەمەنی کە خۆمانەمانوێ ئەو کاتە لە بایکۆت ئەچینە قۆناغێکی نوێەوە ڕەنگە بایکۆتمان وەکو وەسیلەیەک بەکارێ نابێ کە بمانگەێنێتە ئاماج من حەزەکەم زۆر باش بەس سەرەوەی کەوتت یەکێتی و پارتی حکوومەت دەدۆشن بەڵێ شیرەکەی بۆ خەڵک نییە بۆ مامۆستا نە بە دڵنیایی شیرەکەی بۆ خەڵک نییە ئەوتە شیرەکەی کۆمپانیا حیزبەکانەی بن بەڵام من ئەگەر بمەوە ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو جۆری شێوازی خەباتیش بین ئێمە بایکۆت وەکو مامۆسای بەڕێز فەرمووی وەسیلێ بۆ گەیشتن بە ئامانج ئەڵێ جوابی مامۆستا نەدراتەوە بەڵێ جوابی دراوەتەوە لە چیە جوابی دراوەتەوە دوو جۆر وەڵامدانەوە هەیە وەڵامدانەوەیشیان هەیە وەڵامی داواکاریەکان دایێتەوە وەڵامدانەوەیشیان هەیە کە کاریگەری بایکۆتە لەسەر وەزعەکە ئێمە ئەگەر بڵێن بایکۆت کاریگەری نەبووە بەڵێ کاریگەری هەبووە لەوەیە کە جوڵەی سیاسی خسوەتە شەقامی کوردیەوە بۆیە کە حیزبەکان سەردانی یەکەکەن کاریگەری هەبووە کۆی کە پرۆژێکی چەند لایەنە هەبوو لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە خەریکە ئەرقەلەی بۆ دروستەکەن لەبەروی مەساڵحی حیزبی و مەساڵحی حکومی ئەم حکوومەتەی تیانە کاریگەری هەبووە لەوەی کە هاندانێک کە ئێمە قەناعەتمان پێی نەبوو بەکەممان نەزانی و نەمان ئەویست ئەو هاندانە ببێت ئەماویست بە ڕێژە بۆ مامۆستا بگەڕێتەوە ئەوەتە بڕیاری هاندانێکیش درراوە کە پێویستە بۆ مامۆستا سەرف کرێ و پێویستە بچێتە بواری جێبەجێکردنەوە و زۆر شتی تریش ئەمە هەمووی وەڵامدانەوەی بەڵام وەڵامدانەوەی ڕاستە و خۆی داواکاریەکانی ئەمانیە بەڵام ئێمەش ئامادەین لە بایکۆتەوە شێوازی خەبات بگۆڕین بۆ شێوازێکی تر کە تەمەناکەم نەگاتەوە چکە شێوازی تر شێوازەکە تونترە بە دڵنیایی تونترە ئێمەمان تاقی کردەوە کە بە سەلامەتی چوینە سەرجادە و گوڵ عەزیەتی گوڵێکمان نەیەکەواتە بێ لەمە دووە بە شێوازێکی تۆزێ بەو نۆرماڵێژ نەبێت سپاس دەکەم مامۆستا ناوبڕێکمانی مامۆستا دووەتەگرێم و لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتە دەگرینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لەبەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەمە وسەنە شووران بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی کاریگەری بایکۆت یعنی بایکۆت هیچ کاریگەریکی بوو یاخود کە تاکو ئێستا داواکاریەکانی مامۆسایان ئەوەی کە مامۆسایان لەم ڕەت داواکاریە سەرەکیەکانیان جێبەجێ نەکراوە. بایکۆت بێگومان کاریگەری بایکۆت بەڕاستیمە چۆنەڵی شتێکی زۆر دڵخۆشکەر بوو کە بۆ یەکەم جار بایکۆت توانی گروپێکی فشار یا خاڵێکی فشاری سۆر بەهێز لەسەر دەسەڵات دروستکە کە هەمومان ئەگەر تۆزێ بگەڕێنەوە بۆ مێژوێکی زۆر نزیکی چە ئەم مانگی ڕابردوو زۆر شتمان بینی کە بەڕاستی ئەمانە هەمووی دەستکەوتی و بایکۆتە و کاریگەری و بایکۆتی مامۆسای یەکێک لەوانە ئەو جوڵە سیاسی کە خرایەوە ناو شەقامی سیاسی ئەم هەرێمە بەڕاستی پێشە ماوەیە گەر بیرێکی لێ بکەینەوە بێدەنگێکی تەواو کشوماتێکی تەواو باڵی کێشا بوو بەسەر ئەم هەرێمەیە هەموو لایەنە سیاسەکان لە یەکەوە دوور کەس بەڵام ئەم بایکۆتەوەی کرد بەڕاستی ئەم لایەنە سیاسیانە بێنێتەوە سەرخەت و کە ئەگەر تەنها بۆ تێپەڕاندنی وەزعەکەش بێت جارێکی تر سەر بنێنەوە بە یەکەوە ئەگەر چارەسەرێکیان پێبێت یا پێیان نەبێ مهمەوە حرەکێکی سیاسی دروست کردەوە. لە ڕوویەکی ترەوە هەمومان ئەو پرۆژەی ئەنجومەنی نوێنەرانی بەغامان بینی بەڕاستی ئەمەش یەکێکە لە دەستکەوتەکانی ئەم بایکۆتە ئەوەی کرا ئەو خۆپیشاندان و بایکۆتارە بوو کە چوونە بەردەم پەرلەمان بەڵێ لەوێ توانیان پرۆژەی یاسای بودجەی 2007 تێپەڕێنن کە جێگای ئەو شتانی تیاکرایەوە کە زۆربەی مامۆسایان دەڤەرە و فەرمانبەران و خەڵکی ئەم ناوچەش داوایە کرد بەڕاستی توانێت جێگای تیا بکرێتەوە. گرنگترین لەوانە بەڕاستیان بایکۆتە شتێکی تێپەڕان کە بەداخەوە کە منەڵم کە 25 ساڵ بۆ حیزبەکانی شیان لەسرە کرد ئەویش بە حیزبیکردنی کۆمەلگا بوو دروستکردنی تەوقێک بوو لە ملی هەتاک بە تاکیەم کۆمەلگایە تەوقێکی حیزبی کە تا ڕادێگەتوانی بە شبه کۆیلایەتی بینوێنیت کە ئەوەی ئەوان کاریان لەسرە کرد بەڕاستیان بایکۆتە و تەوقەی شکان جارێکی تروای لە خەڵک کرد کە گوێ لە حیزب نەگرێت کە گوێ لە کۆمیتەکان نەگرێت گوێ لە ناوچەکان نەگرێت گوێ لە مەکۆکان نەگرێت گوێ لە هەموو ئەو قەڕە حیزبیانە نەگرێت خۆی بڕیار دەربێت خۆی بێتەوە سەر شەقام نەبێتە کۆیلێنیا ئەفو نەبێتە ئالەتێک بە کۆنتترۆڵێک لە دەرۆ بجوڵێنێت توانی ساحەبی ڕێ و خیتابی شخصی خۆی بێت ئەمە بەڕاستی کاریگەریکی زۆر گەورەیە ئەمە توانم بڵم قۆناغێکی نوێیەکە بۆچی حکوومەتی ئەگەر کاریگەری دەستکەوتی زۆر بۆچی ئەمە لە ڕووی معنەویەوە بۆ نمونە پێداچوونەوەی مەسەلەی موچەی مامۆسادا ئەمە لە ڕووی معنەویەوە لە ڕووی مادیەوە ئەوەی کە دەستکەوتی هەبووە تەنها ئەو 150 بۆ بابینە سەر ئەو پرسیارەی جەنابەت بۆ حکوومەتی چارەسەر من لە هەوڵەوتم ئەو بایکۆت یەکێکە لە وەسیلەکانی ڕێگایەکانی خەباتی مەدەنی بەداخەوە خەباتی مەدەنی ئەگەر بتەوێت دەرەنجام و دەستکەوتی تەواوی هەبێت بەڕاستیمە لەگەڵ دەسەڵاتێکا کە هیچ نەبێت شبه مەدەنی بێت تۆ توانی ئەوە دەسەڵاتی ئێمە هەمانە نەک مەدەنیە بەداخەوە یعنی وێنەکەی تەسەور ناکەم لە هیچ شوێنێکی دنیاە هەبێت نە ئەسکەریە نە دیکتاتۆریە نازانم نە دیموکراسیە ینی هیچ شتێک نییە بیشوپێنی کە شوێنێک هەبێت ئەوەی لێرە هەیە تەنها دەسەڵاتێکی مەزاجیە وڵاتە بەڕێوابات کۆمەڵی شخصن بڕیار لە چارەنووسی ئەم میلەتایەن ئەوە نییە بڵێ لەسەر ئەساسی هیچ نەموئەسەسە هەیە نەهیش هەمومان بینیمان کە گەر حکوومەت هەبێ یا دەسەڵات بێت خۆ ئەبێ کۆمەڵێ موئەسەسەی هەبێت ئەگەر دەسەڵاتێکی عەسکەریش بێت خۆ ئەبێ موئەسەسەیەکی زەبط و ڕەبتی وەکو هیچ نەبێ دەستگا ئەمن و ئەم دەستگاکانی ئەم دیکتاتۆریش خراپترنەوە ئەمە وێنەی نییە نازانم بەچی لە من لەگەر سەری قاموسی سیاسیکی لەوانی شتێکی وان نەدۆزیتەوە بتوانی ئەم دەسەڵاتی پێ بشوپێنی ئەوەی کە هەیە من پێم وتی کۆمەڵێک نازان بڕیاری ئەگەر بڵێ لە حکمی خەرەقوشا لەوژە زۆر شتی لەوانەیەتیا بووە یعنی کە ئەوەی کە ئەممان بڕیاریان ئەگەر ئەو شتە کۆنانە بخوێنینەوە چیرۆکانە لەوانەیە بەس لە حکمی خەرەقوشا کۆمەڵە شت هەبێت لەم بابەتە تۆ دەستبەری بۆ بژێوی خەڵک بەڕاستی ئەمە کەم نەبوو
بە کۆمەڵە شتێکی ژوا خەریکە کە لەبیر خەڵکیە بنەوانێ بڕینی قوتی خەڵک ئەمە شتێکی کەم نەبوو لە دنیا هەر لە دەمی خۆیانەوە بیسمان من لە دەمی سەرۆکی حکوومەتەوە بیستم لە بینینێکە کەوتی سوپاسی خەڵگەکەی نەمایان لێ قوبڵ کردین چکار لە هەر شوێنێکی تر وایە قوبڵ ناکرێ کەواتە ئەوەی کە ئەمایان کردویانە خۆشیان نەزانن چیان کردووە بەڵام بۆیە ئەڵێم کە لەمە لە هیچ شوێنێکی دنیایان نەبووە لەگەڵ ئەوەشە دوای برژێوی یەک شتی تر مەسەلەی پەروەردە ئەتوانی بڵێ ڕۆحیەتی هەموو ئیتر نازانم بە چی ناوەنێ ئایا دەسەڵاتە یا هەر شتێکە حکوومەتە پەروەردە ئەڵێ ئەتوانی بڵێ ئەو خوێنەیە کە چۆن لە لەش ئینسانێکە هاتوچووەکە زوندوێتی ئەو کەسە بۆ دەرەخات سێکتەری پەروەردە سێکتەرێکی وا گرنگ و زیینوە بەڵام بەداخەوە ئەوەی کە بە خەیاڵیان نەیات ئەم دەسەڵاتە سێکتەری پەروەردەیە بینیمانەوە تا 3 مانگە لەم دەڤەرە مەکتەب نییە ئەگەر کۆمەڵێت تەنها وەکو ویزەویزێکی مێشولە بە چواردەوریانە زیاتر هیچی لێ نابینین ئێستاش سەیری کە لە دیبیت و لە یەکتربینین و لە کۆنفرانسەکانیانە تەنها لە قاقای پێکەنی زیاتر هیچی تر نابینن کە وەکو شێوەیەک لە گاڵتەکردن بە شعوری ئەم خەڵکە لە کاتێکە خەڵک لەم دەڤەرە لە نەگلمدا لە هەموو ئەم هەرێمەیە لە چی وەزعێکە ئاژی لەگەڵەوەشە ئەوە جوابانەوەکانی ئەم دەسەڵاتی بەڵام پەروەردە و حکوومەت مێژ میوانیان نییە بۆ داواکارەکەی ماوسێن مێژ میوانیان نییە لەبەوەی کە جواب نایەنەوە تەنها ئەوان چیانەوێت ئەوان ئەیانەوێت دەست بکرێتەوە بەدەوام ئێمە حەقە جیاوازی لە بینی دوو شتا بکەین پرۆسەی فێرکردن و خوێندن لەگەڵ دەوامکردن دووشتی زۆر جیاوازە ئەوەی ئێستا حکوومەت ئەیەوێت تەنها دەستپێکردنەوەی دەوامە دەستپێکردنەوەی پرۆسەی فێرکردن و خوێندن نییە جام بێمەوە سەر ئەوەی کە بۆچی بایکۆت کاریگەری لەسەر نەبوو ئەم دەشکێت کۆمەڵە دەستکەوتی کە باسم کرد باوەڕ بکە ئەمەی کە ئەم بایکۆتە لەمانی هەڵکڕانوە ئەمە زۆر چکاوتم ئەمە هیچ بنەمایەکی ئەمان سپاسی ماوسە بەڵاگەر بە کورتی بێت بۆ بسینە لە وەستانی بوو وەڵامی ئەوەی کە ئایا بایکۆت بۆچی وەڵام نەدرایەوە ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە خۆی بایکۆت بە لەلایەنی ئیجابی هەبوو وانە بوو کە باسمان کرد بەڵامیشە لەلایەنە سلبیەکانی چی بوو بایکۆت لایەنی سلبیشی هەیە لایەنە سلبیەکەی چی بوو لایەنە سلبیەکەی ئەوە بوو ئەم دەسەڵاتە وەکو ئەوەی کە بە بەردەوامی فێڵ لە هاوڵاتیەکانی خۆی ئەکا ئەوە نە بە دوای فێڵە ئەگەڕێ بە دوای چارەسەری گرفتەکانان ناگەڕێ بایکۆتی وەکو قەیرانێک سەیرەکرد وەکو قەیرانێک چۆن ئەم هەموو قەیرانە دروستکراوە ئەخاتە ناو خەڵکەوە وەکو قەیرانە خستێ ناو خەڵکەوە بۆی کە خەڵک لە خەمی پەروەردەی مناڵەکەیە کێشەی بێ کارەبایی کێشەی بێ ئاوی کێشەی بێژیانی کێشەی بێنەوتی ئەم هەموو کێشەیە بیری خەڵک بەرێتەوە تەنها بیری تەرچیزی خەڵکی خسۆتە سەر بایکۆت و مامۆستا بایکۆت و مامۆسا سەرەڕای ئەوەش ئەوێ بایکۆت وەکو چەچێکی مامۆسا دژی مامۆسا بەکاری بێنێتەوە ئەمە یەکێ بۆ لەوانەی کە بۆچی وەڵام نەدراوەتەوە بۆچی وەڵام نەدراوەتەوە لەبەرەوەی حکوومەت ویستێتی لەم بایکۆتە فێڵێک هەڵکەڕێنێ ئەو فێڵە چییە ئەوەیە کە قەیرانێکی تر دروست بووە قەیرانی پەروەردەی مناڵەکانە کە حکوومەت ئەوەشی دروست کردووە بە مەبەستی چی دروستی کردووە بە مەبەستی ئەوەی کە خەڵک بۆ پێداویستەکانی خۆی مەجای نەبێ ئاوڕباتەوە سەر حکوومەت لە حکوومەت بپرسێت سپاس دەکەم مامۆستا میر ئەگەر بگرین وڵای بەڕێستان سەبارەت بەوەی سپات بۆ وەڵام نەدانەوەی داواکاری مامۆسایان و کەرتی پەروەردە ئێستا ئایا کەرتی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان دوای هەموو مەسەلەی بڕینی موچەی مامۆسایان و قەیرانەکانی تر شکستی هێناوە کەرتی پەروەردە؟ من دەتوانم بڵێم پێش بایکۆتیش خوێندن لە هەرێمی کوردستان باقارێکی زۆر خراپدا دەڕۆیشت لەبەرەوەی ئەگەر ئێمە ئێستا تەمەشا بکەین هەتا ئێستا نەیانتوانیوە کێشەی دوو دەوامی سێ دەوامی قوتابخانەکان چارەسار بکەن هەتا ئێستا زیاتر لە 2000 قوتابخانەی دوو دەوامیمان هەیە هەتا ئێستا 4500 قوتابخانە تاقیگەی نییە هەتا ئێستا 180 قوتابخانە لە کابینەدا دەژێن هەتا ئێستا 600 قوتابخانە ئاوی پاچی نییە هەتا ئێستا 126,000 مامۆستامان هەیە نزیکەی 5,000 مامۆستای گرێبەستمان هەیە واتە نەبوونی مامۆستای پسپۆر لەبەرەوە دەتوانین بڵێن ساڵی پار نزیکەی 13,000 مامۆستا مۆڵەتی خوێندنیان وەرگر بوو ئەم ساڵ زیاتر بووە مۆڵەتی خوێندن کە مۆڵەتی بێموچە کەواتە ئەگەر ئەمە شکستی خوێندن نەبێ هە لە هەرێمی کوردستان چ شتێک شکستە لەبەرەوە گوتمان سەرەتا باسم کرد لەبەرەوە هەتا ئێستا خوێندن لە هەرێمی کوردستان فەلسەفەیەکی دیاریکراوی نییە
ساڵی پار کۆنگرەیەکی پەروەردە کرا دواتر کۆنفرانسێکی سێڕۆژی بۆ کرا 200 ملیۆن دینار لەو کۆنگرەیەدا سرف کرا بەڵام هەتا ئێستا ئەو ڕاستپاردانە و ئەو بڕیارانەی لە کۆنگرە دەرچوە تا ئێستا جێبەجێ نەکراوە هەتا ئێستا سێ ساڵە ئیشراف ڕاگیراوە تا مشریف ڕاگیراون کە لەبەر ئەوەی کە بڕیاریش بوو لە کۆنگرەی پەروەردەی بڕیار بوو ساڵانە سەرپەرشیاری پەروەردەی ئیشی بۆ بکرێت و هەڵبژێردرێن واتە بەو میکانیزمەی کە دایان ناوە هەتا ئێستا کتێب لە کوردستان تەبع ناکرێت ساڵان لە لبنان دەکرا ئەو ساڵ لە تورکیا کراوە هەکە دەکرا بەو پارە زۆرە و بەو پارە بێشمارەی کە لە تەبعکردنی کتێب هەتا ئێستا چەندان چاپخانە لە هەرێمی کوردستانی پێکردرابە واتە ببینە خاوەنی چاپخانەی خۆمان چونکی هەموو ساڵان کە کتێب دەردەچێت لە سەرەتادا تووشی کێشە دەبین مانجێک دوو مانگ منهەجی خوێندن دەردەچێت لەسەر منهەجی کۆندەڕۆی وەرزیەکەمە منهەجی نوێت بۆ دێ کەواتە هەتا ئێستا نەتواندراوە کێشەی قوتابخانەکان چارەسەر بکرێت کێشەی مامۆستا کێشەی میلاکات چارەسەر بکرێت هەتا ئێستا بە نەفەسێکی حیزبی بەڕێوەبەر و یاریدە دەردادەندرێن لە هەردوو دەفەرەکە بەمەشا دەکەین کە بڕیار بوو ساڵانە مامۆستا بە تاقیکردنەوە بە میکانیزمێک هەڵبژێرێ بەڕێوەبەرەکان بەڵام هەتا ئێستا ئیشی بۆ نەکراوە کەواتە ئەمە شکستی خوێندن نەبێت چ شتێک شکستی خوێندنە ئەم شکستە کە ئێستاش کە هاتۆتە سەر حکومەت شکستی بایکۆتە کە بایکۆتی بە مامۆستایان کردووە لەبەر ئەوە شایستەی موچەی خۆی نەبووە موچەی کە دەیدرێتێ چۆن دەبێت تۆ مامۆستایەکی گرێ بەس موچەی ببڕی چۆن دەبێت مامۆستایەک موچەی بنەڕەتیەکەی دەستکاری بکەیت کە گوتم ئەو شتێکی وان نەبووە کەواتە ئەمە کۆمەڵێک هۆکارە کە ئێمە دەتوانین لەسەر ئەو دەرەنجامانە بڵێن خوێندن لە هەرێمی کوردستان بە حاڵەتێکی زۆر نەخوازراودا دەچێت ئێستا من شتێک بخەمە ڕوو ئێمە هەمیشە کە لە ڕاگەیانەکان یان وەزیر یاخود بەڕێوەبەرەکان کە باز دەکەن دەڵێن باسیەوە دەکەن دەڵێن منداڵی خەڵکی تووشی نەهامەتی کراوە بەڵام ئێستا تەمەشا دەکەی ئەم ساڵ 18,000 قوتابی خوێندکار لە پەیمانگە و کۆلێژەکان وەرنەگیراون تۆ ساڵێک بایکۆتی خوێندن دەڵێ ساڵێک کە ئمە لەگەڵی نین بە هیچ شێوەیەک مافی قوتابیان بفەوتێ حەقیان ئەو حەقیان بفەوتێ بەڵام ئەو حکومەتەوە دەکا بەڵام بۆ 18 ساڵی قوتابی لێک نادەوە کە دوای 18 ساڵ لە شوێنێک وەرنەگیرێ بۆ ئەوە لێک نادەوە قوتابیەک دوای ئەوەی کۆلێژ و پەیمانگا تەواو دەکا کە لە قوتابی ئەوائیلەکانیش لە شوێنی شایستەی خۆیان وەرناگیرێن بۆ ئەوە بە شکستدانانەی بۆ ئەوە بە زوڵمدانانی لە قوتابیان دەکرێن هەتا ئێستا ڕێککەوتنێک ئاگالێک بوونێک نییە لە مابینی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا کەواتە ئەمانە کۆمەڵێک هۆکارن ئێمە دەتوانین لەسەر ئەم هۆکارانە بڵین بەڕاستی زۆر باشگەستینەیە نابێ خوێندن لە هەرێمی کوردستان بە ئاقارێکی زۆر خراپداوە پێویستە بە کۆمەڵێک هۆکار لەبیر خۆمانی نەبینەوە مامۆستایان و خەڵک بە ئاقارێکدا نەبین بەهۆی بڵین ئەوە بایکۆت کراوە مامۆستایان پێی تاوانبار بکەین بەڵکو دەی بە سیستەمی خوێندندا بچینەوە لە هەرێمی کوردستان کە بە دانانی فەلسفەیەک بۆ خوێندن دانانی میکانیزمیەوە بۆ خوێندن کە ئەم شێوازانە جارێکی تر دووبارە نەبنەوە زۆر باشە لەگەڵ وەکو گوتم نەو مامۆستا بەڕێزانەی کە لە ستۆدیۆ لەگەڵتن نە مامۆستایانی ناڕازی ئەم نامێ مامۆستایانی شەق بکەم شەقی مامۆستایان بکەم بڵێم بیان کەمە دوو بەش کۆمەڵێکیان لەگەڵ بایکۆتن کۆمەڵێکی لەگەڵنی من دەڵێم هەموو مامۆستایان کەرامەتی هەموو مامۆستایان خراوەتە ژێر پرسیارەوە مامۆستا ئێستا ئەگەر بێت و دەچێتەوە ناوەندەکانی خوێندن لەلایەن قوتابیانەوە دەڵێت چتان بەدەستێنە کە من دەڵێم ئێستا دەکرا بەس لە ڕێگای ئەو گۆڕینەوەی پارە کە مانگانە 35 بۆ 40 ملیۆن دۆلار بانقێکی ئەهلی نزیک لە حیزب وەری دەگرێ بەس لە ئەنجامی گۆڕینەوەی دراودا کە مانگانە قازانجێتی دەتواندرا لەو 35 ملیۆن دۆلارەی کەوەری دەگرن کێشەی موچەی مامۆستایانی پێچارە سەر بکرێ بەس ئەوەیە بە حیزبی کراوە ئەوەندەی بەرژەوەندی حیزب لە بەرچاو گیراوە بەرژەوەندی خەڵک و مامۆستایان و قوتابیان لە بەرچاو نەگیراوە زۆر باشە ئێستا
ماوەستا ئەمیر سەبارەت بەوەی کە ئێستا ئەوەی کاگەر خوێندن بفۆتێت لە سلێمانی و هەڵەبجە دیارەکانی ڕاپەڕین و گەرمیان ئەو ئێوەن وەکو مامۆستایان زوڵم لە قوتابی دەکەن یاخود حکوومەتەنی کامتان ئەی قوتابی چی بکە لەم نێوەندەدا؟ بەڕاستی پێم زۆڵ ماگە بڵێن مامۆستایان تاوانبارن لەمەوە مەمە گوتم مامۆستایان چەندە دژی ئێمە بایکۆت پێکردنن دژی بایکۆتین بەڵام حکوومەتە ینی شایستەی موچەی خۆی نەدا شاستە دارایی بۆ نەکردوم دەڵێم دەستی بۆ بردووە بۆ موچەی بنەڕەتی مامۆستایانیش بردووە. ئایا خوێندن کە هەرسی پێ بهێندرێ من جارێک تریش لەو بەرنامەی بەڕێز ئێوە باسم کرد وەزیرێک لەسەر لێکردنەوەی گوڵێک لە باخێکی گشتی کە قوتابیەکی سەرەتای لێکردوەوە ئیستیقالەی داوە لە وڵاتان بەڵام تەمەشا دەکەین دوای ئەو هەموو بایکۆتکردن و ڕاگررتنی دەوام تازە بە تازە وەزیری بەڕێز هەڕەشە بۆ مامۆستایان دەنێری تازە بە تازە فۆرمان بۆ دەنێرێکە ئەگەر دەبێت پڕی بکەنەوە بزان چێ دەوام دەکا و چێ دەوام ناکە ئێمە دەبێت لە کێشەکە لە گرفتەکە بکۆڵینەوە کە ئەرچی قرس دەکەوێتە سەرشانی وەزارەت و بەڕێوبەرە گشتیەکانی پەروەردە کە چۆن چارەسەر بکەن نەوەک بڵێن وەکو مامۆستای بەڕێز باسی کرد ئێمە ئایا ئێمە لە خەمی پرۆسەی خوێندنی زۆر باشە مامۆستامیر دەوامکردنین هەتا ئێستا ئێمە بیر لەوە دەکەینەوە لەو دەڤەرە دەوام هەیە لەو دەڤەرە دەوام نییە ئایا لەو دەڤەرانەی کە دەوام هەیە خوێندن بە چ ئاقارێک زۆر باشە مامۆستا بە چ ئاقارێکدا دەڕوە زۆر باشە دوا پرسیارمان بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە مەسەلەی وەزیری پەروەردە بە ڕۆڵی خۆی ئەستاوەیان ناگەر یاسە سەروەر بە دەبوو متمانەی لێوەرگیرابەوە یان ئەگەر پەرلەمان کارابا بۆ چوونی بەڕێز لەسرە و قەیرانە پەروەردەیی کە لە کوردستانە هەیە؟ وڵی من دەڵێم لەبەرەوەی حکوومەتەکەمان ئەوە تەمەشا دەکەین پەرلەمان پەچی پێخراوە پەرلەمان ڕاوەستراوە وەزارەتەکانیان حکوومەت بەکاری خۆی هەڵنەستاوە ئەگەرنە دەبواە هەم وەزیری پەروەردە هەم بەڕێوەبەرە گشتیەکان هەم مامۆستایانیش لە جەلسەیەکی پەرلەمان بان کرابانە شەرحی حاڵی خۆیان کرد بە هەردوو لە ئەو کاتی وەکو دەستەڵاتێکی باڵای پەرلەمان بڕیاری خۆی لەسەر درابە بزانین بۆچی دەوام ناکرێت چێ تاوانبارە لە دەوام نەکردن من ناتوانم ئێستا بڵێم کە دەڵێم مامۆستایان بە هیچ شێوەیەک دەڵێم مافی خۆتە تۆ کە مەدەنیترین شێوەت گرتوتە بەر کەمترین زەرەری بۆ خەڵکە تۆ بایکۆتی خوێندنت کردووە بە توندوتیژی بەکارنەهێنراوە وەسیلەی تون بەکارنەهێنراوە کە هیواداریشم و داواکاریشم لە مامۆستایان شێوازی مەدەنیانە زیاتر بەکارنێنن شێوازێک بەکارنێنن کە لە شکۆی مامۆستایان کەم بکاتەوە یاخود بکەونە ژێر فشارێکی وە کە شێوازی وایان پێ بەکار بهێندرێت واتە دواتر مامۆستایانی پێ تاوان بکرێت و لە ڕۆڵی خۆیان لە کەسایەتی مامۆستایان کەم مامۆستایان زۆر لەوە گەورەترن کە کاتی خۆی ئێمە بەبێ موچە دەوامان دەکرد بەڵام ئێستا دەزانین وەکو گوتم دەکرێت بەس بە شێوازێکی زۆر کەم کە دەکرێت بەس پارەی گۆڕینەوەی دراو واتە ئاڵوگۆڕی دراو لە بانخێک چارەسەری کێشەکە کەواتە ئێستا دەزانین بۆ خۆمان چێ تاوانبارە لەو شتە ئایا مامۆستایانن مافی قوتابیان نادەنیان ئایا حکوومەتە مافی مامۆستایانی پێشێل کرد بەڵای سوپاس دەکەین مامۆستا کاتمەکەمەوە سەبارەت بۆی کە وەکو ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی چۆن بە چ مەرجێک بایکۆت دەشکێن بڵێ ئێمە بە هیچ شێوەیەک باسمان لە شکاندنی بایکۆت نەکردووە زۆر باش بەس ئەو خاڵانە بەسمان لە هەڵپەساردننی بایکۆت نەکردووە ئێمە باسمان کردووە کە لەم پاچەکەمەکەمەوە بەڵێ بە دڵنیایی منش باسی ئەوە بۆکەم لەو پاچەجای کە ئێمە ئامادەما کردووە تەمە ناکەین کە هیچ بچووکترین داواکاری مامۆسایان جێبەجێ بکرێت و تەمە ناکەین کە مامۆسایان بەوە ڕازی بن کە ئێمە تەمسیلی ئەوان بکەین بۆی کە بەشێک لە داواکاری نەگەر حکوومەت جێبەجێیان بکەی و بایکۆت دەشکێنن ئێمە ناڵێن شکانن بەڵام بایکۆت ڕائەگرین ئەگەر جێبەجێ کرد بایکۆت ڕائەگرین هەتا ئەو کاتێک کە پاشەکەوتی موجە من ناتوانم ئێستا خاڵەکان بۆ شێوەیەکی گشتی بۆی سنگ و قورسایی خۆمێنە بەڵام تەمە ناکەم کە ئەو پاچێژە ئەوە داواکاری سەرجەم مامۆسایان بێت چەند خاڵی لە خۆ گرتووە؟ 4 بۆ 5 خاڵی لە خۆی گرتووە کابێ هەر هەموو ناوەڕۆکەکەی چی بۆ مامۆسایان من حەزەکەم ناوەڕۆکەکەی ئێستا ئەگەر
ئێمە زین لە وڵاتێکاژین فولە بە سینەریۆ حەزەکەم بۆی کە داوەڕۆکەکەمە شەرحکرد لەوانێت تا بەیانی سینەریۆیەکی تۆکمی بۆ داڕێژرێت و فەشەلی بەیانتاندا ئاشکرینەکە ناوڕۆکە ئاشکرای بەڵام باز لەوە دەکرێت ئەوانەی تەیە کە باز دەکەنی موچەی مامۆستا لە کاتی خۆی بدرێ ئەو دەرماڵەی بەناهێنێتە سەر مەسلەی موچەی فەرمی مامۆستایان بەشێک لەوانەی تایە بەشێک لەوانەی تایە بەڵام ئەتوانین بڵێن بە شێوەیەکی ئامە و پاکێجە بەشێک لە داواکاریەکانی مامۆستا جێبەجێکەوە ئەو سەنگ و قورسایی کە کەوتۆتە سەر باوەڕی و بژێوی ژیانی مامۆستا تۆزە سوکتریەکەوەتە من ناکەم تا زووە جێبەجێ بکرێەوە پەیمان دەبنەوە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان ئێمە ئیتر لە سبینەوەی شەڵا لەگەڵ سلێمانیان لەگەڵ مەجنیە لەگەڵ سلێمانیان لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان کۆبینەوە و وعدێک وەرەگرین بۆی کە بتوانین بە هەمومان بکەوینە سەرەوەی کە پاکێجەکان جێبەجێ بکرێ و بتوانێت کەمێک لە مامۆستایان ئاشکرایکەی دڵنیا بە ئەو بۆی سەنگ و قورسایی هەبێ کاتی خۆی ئاشکرایەکەین و تەمەناکەم لە جێ ڕەزامەندی سەرجەم مامۆستایان بێ ئینشەڵڵا. سوپاس دەکەم. مامۆستا تۆ پێ دوای ئاراسەکە بەرەوەی کە بایکۆت بە تەواتی بشکێنرێ یاخود بمێنێتەوە زۆر بەکوی من ئەگەر بڵێم بە ئاراستەکەیان نازان بەڵام من یەک شتکەوەی گرنگە ئیزانم ئەوەیە کە دەرکەوت تەنها ئەوەی خەمخۆری خوێندکار و قوتابیە تەنها مامۆستایە دەرکەوت نەدەسەڵات نە حیزبەکان بەداخەوە نەکە سوکاری قوتابیانیش. باشە چۆن ڕەنگی خەڵک پرسیاریەوە بکە بۆ من ئێستا خەڵک نەچۆتە قوتابخانە چۆن مامۆستایان ئەو بایکوتێن چۆن خەمخۆری قوتابیانن؟ ئێمە شتێکەکەین کە ئیشەڵان نە خوێندکاران نە مامۆستایانیش زەرەر نەکەن چکا بەڕاستی من لە ئەخیرەوەی پێ دەڵێم بۆ هەموو قوتابیان و بۆ هەموو کە سوکاری خوێندکاران دەرەکەوێت ئەوەی دڵسۆز و بەخەم چارەنووس و مستەقبەلی خوێندکارەوێت تەنها مامۆستایە کە مەجبورە سبەینێت لە بەشی خۆی لە هەر شتێکی تر تەنازل بکات تەنها لەبەر خاتری خوێندکارانە هیچی تر نییە. ئەگەر یارمەتیم بە کورتی یەک شت باسی ئایا ئەو لە وەزیرەوە تا بەڕێوەبەری گشتی پەروەردە و تا بەڕێوەبەری پەروەردەکان و سەرپەرشتیاران و ئەمانە ئایا واجبی خۆیان جێبەجێ کردو من بەداخۆمەوێ ئیشارەت بە یەک شت بم ئەوان دوو واجبیان لەسەر یەکیان یاساییە و یەکیان ئەخلاقیە. واجبە یاساییەکان ئەوەیە کە لە بەرامبەر ئەو ئەرکەی من جێبەجێیەکە مافی من بن کە ئەمان پێ ناکرێت بەڕاستی واجبێکی ئەخلاقیان لەسەر شانە کە ئەوەش هیچ نەبێ ئەتوانن دەست لە کار بکێشنەوە. بەڵام بەداخەوەی بینیمان تەنها یەک دەست لە کارکێشانەوە بوو ئەوەش تەنهای ئەوەی ئیشارەتی پێدەرا مافی مامۆستایان بوو. بەداخەوە لە کاتی دەست بەکاربوونەوەشە ئەوەی ئیشارەتی پێ نەدرا جێبەجێکردنی داواکارەکانی مامۆستا بوو لە بەرامبەر ئەوە باسیکردنەوەی دەوامەکار. زۆر سپاس بۆ میوانە بەڕێزەکانمان هەرێک لە بەڕێزان نەوشیروان حەمەغەریب کارگەری لە سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان هەروەها ڕێبوار محەممەد ئەندامی ئەنجومەنی مامۆستانی ناڕازی کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ مامەرە زۆر سپاس بۆ بەڕێز ئەمیر ئەحمەد سەرۆکی ئەنجومەنی مامۆستانی پێشنگ کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵ مام سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەی خواتانەوە.